ناوچەی بازرگانی ئازاد و تایبەت زیندانێک بۆ کرێکاران. کۆماری ئیسلامی دەیهەوێت ناوچە بازرگانی ئازادە تایبەتەکان پەرە پێ بدە. ئەم ناوچانە ئەگەر بەهەشتێکە بۆ سەرمایەدار و بازرگانەکان، بۆتە دۆزەخێک بۆ کرێکاران. کرێکاران لەم ناوچانەدا تەنانەت لە پشتیوانی یاسای کاری دژە کرێکاری ڕژیمیش بێبەشە. هەر بەم هۆیەوە خاوەن کارگاکان بەردەوام حەقدەستێکی کەمتر لە پەسەندکراوانی شۆڕای باڵای کار بە کرێکاران و بە تایبەت کرێکارانی ناپسپۆڕ و نیوە پسپۆڕ دەدات. ئەمە لە حاڵێکدایە کە لانی کەمی حەقدەستی دیاری کراو لەلایەن ئەو شۆڕایەوە بەردەوام چەند قات لە ژێر هێڵی هەژاریەوە بووە. کرێکاران لە ناوچە ئازادەکان هیچ کات لە ئەمنیەتی پیشەیی بەهرەمەند نین. ئەوان بە گرێبەستی سپی کار دەکەن و خاوەن کارەکان هەر کات ئیرادە بکەن دەریان دەکەن. چاوسێنەران بەردەوام ئەم شێوازە لە دژی کرێکارانی ناڕازی بەکاردێنن. نەبوونی گرێبەست بۆتە هۆی ئەوەی کە خاوەنکار زۆربەی کاتەکان لە دانی هەر چەشنە مەزایەیەک بە کرێکاران خۆ ببوێرێت. مافی ڕێکخراوبوون لە کرێکاران زەوت کراوە و هیچ چەشنە ڕێکخراوێکی کرێکاری لەو ناوچانە ئیزنی پێک هاتنی پێنەدراوە. هەتا ئێستا بە دەگمەن دیتراوە کە هەیئەتی چارەسەری ناکۆکیەکان هیچ حکمێکی لە بەرژەوەندی کرێکارانی ناڕازی دەرکردبێت. ئەگەر لە هێندێک حاڵەدا ئەم بابەتە ڕوویدا بێت، خاوەنکار بە پشتبەستن بە بەرپرسانی باڵای ئیداری خۆی لە بەکردەوە دەرهاتنی ئەو حکومە دزیوەتەوە. کرێکاران لەو ناوچانە لە 26 ڕۆژ پشووی ساڵانە کە مافی ئاسایی خۆیانە بێبەشن و خاوەنکار لە باشترین حاڵەتدا تەنیا 20 ڕۆژ پشوویان پێدەدات. ئەوان پشوەکانی ڕۆژانی پێنجشەممە و هەینی بە حسابی ئەم مەرەخاسیانە دادنێن. کارکردن لە کەش و هەوای ناتەندروست، حەقدەستێکی کەم، بێبەشبوون لە هەر چەشنە ماف و مەزایەک و ناچاربوون بە پاشکەوتکردنی هەر ئەم حەقدەستە کەمە بۆ بژێوی بنەماڵەکانیان بۆتە هۆی ئەوەی کە کرێکاران زیاتر بکەونە ژێرگوشار و لە خواردنی گونجاو بێبەش بن. ئەوان توانایی دابینکردنی کرێی ماڵی گونجاویان نییە. لەمڕۆوە ناچارن لە سەرپەنای خراپ و زۆرتر لە حاشیەی شارەکان نیشتەجێ بن. هاوکات لەگەڵ کۆی ئەم بێمافیانان ناچارن سوکایەتی و بێڕێزی خاوەنکارەکانیش تەحەموڵ بکەن. وەک هەڵسوڕاوێکی کرێکاری دەڵێت، ناوچەی ئازاد بۆ کرێکاران شکڵێکە لە کۆی لەداری. ئەگەر ناوچەی ئازاد دۆزەخێکە بۆ کرێکاران، بۆ خاوەن کارگە و پەیمانکار و کارفەرماکان کە زۆربەیان دەست و پەیوەندی ڕژیمن، شوێنێکە بۆ کەڵەکەکردنی سەروەت و سامانی زۆر و زەوەند. داهاتی زۆری ئەوان لە بنەڕەتدا لە چەوسانەوەی بێبەزەیانەی هێزی کاری هەرزان بەدەستێت. بەڵام ئەوان هاوکات لە لێخۆشبوونی ماڵیاتی و گومرکی و هەروەها زەوی خۆڕایی بە پێی یاسا بەهرەمەندن. لە هەر شوێنێکیش یاسا مافی ئەوانی لە بەرچاو نەگرت بێت، بەڵام ڕێگای بۆ گزی و بەرتیل وەرگرتنی ئەوان هێشتوتەوە. سەرەڕای ئەوەی کە مەجلیس و کابینەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگای خولی جۆراوجۆر و بەرپرسانی خۆجێیەوە ڕێگایان بۆ چەوسانەوەی هەرچی زیاتری هێزی کاری کرێکارانی لەسەرکار لەو ناوچانەش خۆش کردووە و ئیمکاناتێکی زۆریان خستۆتە بەردەست خاوەنکارەکانەوە، بەڵام بە هێندێک هۆکار ئەم ناوچانە نەیانتوانیوە بە ئامانجی دیاریکراوی خۆیان بکەن. ناوچە ئازاد و تایبەتەکانی سەرسنوور لە دەستی بەرپرسانی سوپای پاسدارandایە و بە زۆری بۆ سیخوڕی و هەروەها بە قاچاغبردنی مادەی هۆشبەر و ئەو کاڵایانەی کە گومرک نایانگرێتەوە کەڵکی لێوەردەگیرێت. تاڵان و بڕەوی خاوەن سەرمایەکان و بەرتیل و گەندەڵی جێکەوتووی ئورگانەکانی ڕەژیمیش لەو هۆکارانن کە پلانەکانی پەیوەندیدار بە ناوچە ئازادەکان بە ئاکام ناگات. بە گوێرەی دانپێدانانی کاربەدەستانی ڕەژیم 24,000 شرکەت لە ناوچە ئازادەکان ناونووس کراون کە نزیکەی 14,000یان تەنانەت بوونیشیان نییە. ئەوان بە ناوی ئەم شرکەتانەوە زەوی و ئیمکاناتیان وەرگرتووە و خۆیان لە دانی ماڵیات و گومرک پاراستووە. خاوەنانی ئەو شرکەتانە کە زۆربەیان بەرپرسانی ئاستی باڵای ڕژیمن، هەمووی ئەم کارانە بە هاوکاری بەرپرسانی خوارتری خۆیان بەڕێوە دەبن. ڕێکخراو و هەڵسوڕاوە کرێکاریەکان بەردەوام باسییان لە کۆکردنەوە و نەهێشتنی ئەم ناوەندانە کردووە. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتیەکانی کرێکارانی نەوت یەکێکە لەو نمونانە
کە لە ڕاگەیاندنەکانی خۆیدا لەسەر خواستی هەڵوەشانەوەی یاسای کۆیلە ئاسا و نەهێشتنی ناوچە ئازادەکان جەختیان کردوێتەوە. تەبلیغات و چالاکی وشیاردەرانەی ئەم شۆڕایە لە دژی سیاسەتە دژەکرێکاریەکانی کابینەکان بە تایبەت لە ناوچە ئازادەکان بۆتە هۆی ئەوەی کە زۆربەی هەرە زۆری کۆمەڵانی کرێکاری لەسەرکار خوازیاری نەهێشتن و کۆکردنەوەی ئەم ناوچانە و هەڵوەشانەوەی ئەو یاسایانن کە لەو ناوەندانەدا پەیڕەو دەکرێن. هەڵسوراوان و چالاکانی کرێکاری لەو ناوچانە هاوکات لەگەڵ لە قاودانی ناوەندە ئازادەکانی ئێستا کرێکاران لەمەڕ هەوڵەکانی دەوڵەت و مەجلس بۆ پەرەپێدانی ناوچە ئازادەکان ئاگا دەکەنەوە. بە گوێرەی راپۆرتی هەواڵنێریەکانی ئێران ساڵی ڕابردوو 7 ناوچەی ئازادی بازرگانی و 13 ناوچەی تایبەت پەسەند کراوە. لە هاوسەنگی هێزی ئێستای نێوان کرێکاران و ڕژیم و خاوەنکار ئیمکانی نەهێشتن و کۆتایی هێنان بەسەرجەم ئەو ناوەندانە واتە ئەم زیندانانەی کرێکاران پێکاتووە. هەڵسوراوانی کرێکاری پێویستە لە پەناویستی بردنە سەرەوەی حەقدەست، ئازادی زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی شرکەتە پەیمانکاریەکان لەسەر خواستی هەڵوەشانەوەی یاساکانی کۆیلە ئاسای ناوچە ئازادەکان و نەهێشتنی ئەو ناوچانەش پێداگری بکەن.